عزیزان لە دوای نابڕێکەوە سڵاوتان لێبێ لە تەوەری دووەممانە میوانێکی خۆشەویست لێرەیە مامۆستا و شێوەکار مامۆستا ئاودێر عوسمان. مامۆستاجان زۆر بەخێر بیت. مامۆستا دیواربەندێکی بۆ ئامادەکردوین لە کۆمیکی کوردی پشتبەستن بە شانۆی کۆمیدیای ڕەش. مامۆستا بۆچی کۆمیک لەگەڵ کۆمیدیای ڕەش؟ زۆر سپاس بە جەنابتان. کۆمیک هونەرێکی تازەیە و هونەرێکی تازەیە بۆ کۆمەڵگاکە. زۆر ڕاستە. هونەرێکی تازەیشە بە پرۆسێسی خوێندنی هونەر لە ناو ناوەندە ئەکادیمیەکانمانە. تەکنیکی سلک سکرینش بە هەمان شێوە. ئەمە لە ناو چاپا بەشێکمان هەیە بە ناوی تەکنیکی سلک سکرین. سلک سکرین تەکنیکێکی زۆر تازەیە. هەموو ساڵە من پرۆژە ئامادەکەین لەگەڵ خوێندکارەکانمان، خوێندکارەکانی قۆناغی چوار بەشی گرافیک. ئەم ساڵ بە باشمان زانی ئەو شتە تازانە کە هەمانە هەم لە تەکنیک و شێوازی کارکردن هەم خوێندکارەکان فێر بن وان بابەتەکەمان بابەتێکی کوردی بێ بەڕاستی. بۆیە پشتمان بەس بە ئەدەبیاتی شانۆی کۆمیدیای ڕەش. لە کۆمیدیای ڕەش ئەمە کۆمیدیایکی پامهێنە، هەمیشە لە ئەدەبیاتی شانۆی ئێمە بەڕاستی پاشخانێکی جوانمان هەیە. بۆیە هەوڵمانە پشت ببەسیم بەو کارکتەرە جوانانەی کە لە کۆمیدیا ئیشیان کردووە ئیشی شەکەن تەمەنیان درێژ بێ. پرۆژەکە کارمان لەسەر کردووە سوپاس بخوا نەتیجەیەکی باشی شەوت سەرنجام. جێگای دڵخۆشە. زۆر سپاس. زۆر باش. ئەمە یەکەم کار بوو کە لەم شێوەیە ئەنجام بدێت. خوێندکارەکان تا چەند هاوکار بوون بۆ کارێکی نوێ لە بوارێکی نوێدا لە بابەتی شێوەکاری؟ سەرەتای هەر ساڵێک خوێندکاری تازە مەسەریەت قۆناغی سێبڕێ دێتە چوار پێناسینیانێ تۆزە قورسە بەلایەنەوە، بەڵام دواتر تۆ بە بەردەوام تەجروبەیەکی ئەزمموی خۆ دەگوازیتەوە بۆیان و دواتر فریشیانەکە، ینی ئازادیانەکەی لە خەیاڵ و داهێنانی خوێندکارەکە بەڕاستی پشت بەسێ بەخۆی. بۆ یەکەم جار بەلایەن ئێمە گفتوگۆکەین لەسەر ئەمە دواتر ریسێرچەکەن، نەگەوەی کە یەکسەر ریسێرچەکەن کارکتەرەکان خۆتان هەڵی بژێرن، لەناو کارکتەرەکانە بڕۆن ڤیدۆکانیان سێرکەن، تەمسیلەکانیان سێرکەن، حیوارەکانی ڕۆژانیان سێرکەن. بۆیە هەمووی کەوەی هەڵبژێراوە ئەوان هەڵیان بژێراون، تەنها من ڕێم نیشان ناون. بۆیە هەر کەسێک کارکتەرێ لە کارکتەرەکان ئەبینی لە کارکتەری کۆمیدیا ڕەشانە مەسەڵەن کارکتەری بارزن یان کە ینی تەمەنێکیان گوزاراندووە لە ئەدەبیاتی شانەوە، بۆیە خۆیان هەڵیان بژاردەوە بەڕاستی لەوەیان. مامۆستا پرسیارکەم کۆمیک دنیایکی فانتاسیای ئەمریکیە بابەتەکە، جیاوازی ئەم کۆمیکە ئەمریکیە لەگەڵ کۆمیکەکەی تۆ چییە؟ ئەگەر بە کورتی شتێک باس بکەم بەڕاستی، ئەگەر بڵێن یەکەمین کۆمیک لە میسۆپۆتامیا لە ناوچەی کوردستانی گەورا بووە بە ناوی مەسە کۆمیکی ئەو پەیکەرانی گەلگامیش کە دۆزرانەوە بە کۆمیک کراوە، ئەگەر بە پێناسەیەکی تازە بکەین. بەڵام بۆ سەرهەڵدانێکی مۆدێرن پۆستمۆدێرنە لە 1950 بەڕاستی زیاتر هاتە ناو بواری ڕۆژنامە و گۆڤار و چاپی سڵک سکرین و مۆد و فاشیۆنەوە. بۆیە هەوڵمانە بەڕاستی ئەو کۆمیکە یاخود ئەو بابەتە ئێمە بیکوردێنین. ئەمە زۆر گرنگە، ینی هەم لە تەکنیکەکە بیکوردێنین و هەم لە محتەوا یاخود لە کەسایەتەکان شابی کوردێنین. و جێی خۆشیشە ئێمە ئیش بکەین لەسەر ئەو هونەرمەندانەی کە 50 ساڵ 60 ساڵ 40 ساڵ لە ئەدەبیاتی شانۆ کارەکەن و هەتا لە مۆسیقا بکەین، هەتا لە فیلمە کار بکەین. بە کورتەکەی ئێمە هەوڵ بین خوێندکارەکانمان لە قۆناغێکا بن یا هەتا هونەرمەندەکانیش. ئێمە موادی خامیمان زۆرە، بۆ ئێمە هەوڵ نین دەست بین بۆ موادە خامانی خۆمان و بیکوردێنین وەکو هەموو ئەو نەتەوانی تر کە هەیە لە جیهان. کەواتە ئەتوانین بڵین ئەمە هێشتنەوەی هونەرمەندە ناودارەکانی خۆشمانەکە ساڵانێکی زۆر ئەرکوماندووبوونیان کردو، ئێستا بتوانین بەمنەوە نوێ بە شێوازێکی نوێتر بەوانی بناسێنینەوە زیندوو بکرێنەوەوانە و قەت نەمرن لەناو خۆی. یەکێک لە وەزیفەکانی هونەر بە تایبەتی هونەری ڤیژوال ئارت هێشتنەوەی نەمریە. ئێمەش بۆیە بەڕاستی بە یەکێک لەو خاڵانێکی لەما کارمان کرد لە ڕووی کۆمەڵاسی هونەریەوە کە ئێمە کار بکەین لەوەی پەیوەندی ڕۆحیە هەبێت لە بەنێوان نیو جەنێڕیشن، واتە نەوەی تازە و نەوەی کۆن و ئەو کارکتەرانیشی کە ئەگەر سەردەمێک ڕاستەکە ناویان ناسوێن بەڵام ئێمە بزانین چیان، بە چی کەلیمەیەک، بە چی وشەیەک، بە چی کارکتەرێک ناسێنراون. بۆیە ئەمە هەمیشە هونەر ئەو وەزیفەی هەیە کە پردی پەیوەندی بینی نەوەکان ئەهێڵێت، فەرهەنگی بینی نەوەکان هەمیشە حیفزەکە یاخود ئەی پارێز. زۆر ڕاستە مامۆستا پرسم کاتە چیرۆکی مامۆزین یاخود شیرین و فەرهاد ئەکرێ ئەمانەش بکرێن بە کۆمیک بۆ ئێستا سوودی لێوە بچێت؟ بەڵێ بە تەئکید
ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتمان ماشەڵڵا زۆر دەوڵەمەندین ئەدەبیاتی مەسە کلاسیکمانە لە دەمای مۆدێرنیشانە ئێمە زۆر جوان ئەتوانین لەسەر ئەو کارێکتانە کار بکەین یا لەسەر ئەو بابەتانە کار بکەین و هیچی کەمتر نیە لە دانتی ئیتالی و هیچی کەمتر نیە لە ئەدەبیاتی شکسپیر ینی کە بەڵام هیچی کەمتر نیە هەتوەدەوە کەسی تەخەسوس زیاتر ئەتوانە قسەی لەسەرکە بەڵام بە پێی محتەواکانی کە ئەخوێنەوە هیچی کەمتر نیە لەوانە بۆیە زۆر ئاساییە ئێمە بتوانین لە ئەدەبیاتی کوردی خۆمانە لە ئەدەبیاتی شانۆمانە و بتوانە هەڵی هەنجێنین لەبەرەوەی کە زۆر شتمانەیە خامن دەستی لێ نەدراوە بەڵام زۆر ئاسایە من ئەگەر فیلمسازێکم ئەگەر مۆسیقارێکم ئەگەر ئارتیستێکی شێوەکارم بڕۆم دەست بم بۆم بابەتانەوە بابەتی زۆر جوانمان هەیە و بتوانین تەکنیک هەمیشە لەگەڵ سەردەمە ئاڕوا بە تەکنیکێکی تازە جارێکی خوێندنەوەت هەبێ بۆ هونەری کوردی ینی ئەوە زۆر گرنگە کە بتوانێت هەتا لە ئەدەبیاتیش ئەمە پشتە بەسن ڕاستە لامای تەکستێکی کلاسیکت هەبێ مەموزینت هەبێ بەڵام شێوازی گێڕانەوەکەی تۆ توانی بیکێ بە تازە شێوازی تازە و تەکنیکی تازە ئەمەی کۆمیکە و چاپی سلک سکرینە بتوانی بۆ نەوەی تازە بیگەڕیتەوە کەواتە ئەتوانین بڵێن ئێستا ئێمە هەر مناڵێک هەر لە تەمەنی 3 ساڵەوە کە ئیتر وردەوردە لە دنیا تێگات ئیتر داوای ئەوەت لەیەکە باتمان و سوپەرمان و لەبەرەوەی کە هەمویان ئەناسێت ئەمە چامان لێ بێت بابەتێکمانە بێت سوپەر هێرۆیەکمان هەبێت لەناو کووردا ئیتر مناڵەکانمان هەر لە مناڵیەوە داوای ئەومان لێ بکات یعنی ماوەستا کرد لە جیاتی ئەم کارکتەر هونەرمەندانە ئێمە بین بە خاوەنی سوپەرمان کێمانە مەکە خدری زیینە بکەین ئێمە کارکتەری زۆر جوانمانەیە ئەگەر بەراوردێکی خێرا بکەم ئێمە کارکتەر ئەوان سوپەر هیرویانەیە دروستیان کردووە ئێمە سوپەر هیرومانەیە بەهۆی جوغرافیا هەڵکەوتووە ئێمە گە کارکتەرێک بەدەل لە بابەتە ئایدیاکان بیکە ئێمە کارکتەری وەکو مامەڕیشەمانەیە زۆر جوانەکرێ بکرێ بە سوپەر هیرۆیەک ینی تەنەها کارکتەری شەهیدمانەیە و چەندەها کەسی باشمانەیە بەتەئکید ئەمانە توانی بکرێ بە سوپەر هیرۆ و سوپەر هیرۆیشن بۆ لە ناو جوغرافیەکە هەڵقوڵاون بۆچی بۆ مانەوەی کورد و زمانی کورد و فەرهەنگی کورد بەڵێ زۆر ئاسایە من لەگەڵ سبینە لەگەڵ سوپەر هیرۆیەک و باتمان و سوپەرمان من لە پاڵ ئەمە یەکێکی یعنی کوردێکی سوپەر هیرۆیەکی کوردی دروستکەم و زۆر ئاساییشە ئەم بابەتانە دروستکەین ئەمە لە پاڵ ئەوە تۆ توانی کارکتەرێکی سوپەر هیرۆی بنمونە عادل خانمە دروستکەی لە ئەدەبیاتی مەچە ژنانەوە کەمە کارکتەرێکی وەکو حەبسەخان دروستکەی کە چەندێک کاریگەری کردوتە سەر ڕوتی پەرۆپێشوونی کۆمەڵایەتیمان مامۆستا ئەمانی کە باسیەکەی هەموو ئەڵین ئەکرێ ئاوا بکەین هیچ پلانێکی ئەم ئیشە جوانە بکرێ بە وێنێکی زۆر گەورەتر من لە خۆمەوە دەستم پێ کردووە من لە ڕێڕەوی خوێندنی ئەکادیمی هونەری و دەستم پێ کردووە چون من باوەڕم بە تازەگەریە و باوەڕم بە بنەچین ئەساڵەتی خۆمە ئەتر ئەویان کەوتۆتە سەر ئایدیای بیرروباچوونی کەسەکانم من ئەتوانم و کاریگیرێرە دروستکەم لەسەر خوێندکارەکانم لەسەر قۆناغی خوێندکارەکانم بەڵام ئەگەر سەسەیەک بەدەست ئێمەمانان بێ یا کەسەکانی تر بێ ئەم بیرروباچوونیانێک کەواتە هەوڵەکانە بێتە دامەزراوەی کە بوو بە دامەزراوی کەلتور دروستە بێ کە بوو بە کەلتور دروستە بێ سیاسەتی کەلتور دروستە بێ ئەوان ئێمە ئەگەر لە ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین ئەگەر هەمومان دەست بکەین ئەو شتێکی ترە بەڵام پلانی سیاسەتی کەلتوریمانەگە بڕۆینە سەر و بابەتە بەڕاستی پلانێکی شکست خواردووە ئەیشی بینین کە چۆن شکستی خواردووە بۆ بە حکمی ئەوەی لە ئەدەبیاتمانە لە درامامانە لە کوێمانە هەمومانە بینی و کاریگەری نەگەتیفەکانیش ڕۆژانە زۆر باش ئەیبینین بەڵام ئێمەمانان تەناتوانین لە ماڵەکەی خۆمانەوە بەرگریکەین لە فەرهەنگەکەمان یا لە دام و دەستگاکانی کە ئیشی تیاکەین زۆر باشە کەواتە ئەتوانین لەو کاتێک کا خوێندکارەکانت ئازاد کرد کە بگەڕێن بۆ ئەوەی کە ئەو کەسایەتیە بدۆزنەوەوانە و ئەو بابەتانی کە هەیە بۆ بەترێنت ئەوان بتوان بەکاری بێنن خوێندکار هەبووە بێت بڵێت من ئەو کەساتیم پێشتر نەناسێ بەڵام لەم گەڕانەما بۆم دەرکەوتووە کە ئێمە هونەرمەندێکی زۆر گەورەشمان هەبووە شانۆکارێکی زۆر بەناوبانگیشمانە بۆ لەوەی کە ئەم وردە ناسینەکان لە ئێستا توانێت بەشێ لەوانە کە بەهۆی تەمەنیەوە بەداخەوە مەسەڵ مامۆستا ئەحمەد سالار ڕەشاشەکەم تێ دوور کەوتوەتەوە یەکێک لەوەی کە لە ئەدەبیاتی شانۆ 6 ساڵە ئەنووسێەوە کارەکە بەڵێ یەکێک لەو کارکتەرانی کە ئەنووی چێوتم بڕۆ بە ئەوە کەسێکە کە لە پێڵەن تەمسیلە کوردیەکان واوا بڵێن کورسا زۆر جاردایە بەزێنە لە بەرنامەکانیانە یەکی لەو کارکتەران بنمونە مامۆستا ئەحمەد سالار بوو کە بۆم باسە کرد کە ئەمە کەسێکی وایە کەسێ بڕۆ بە دوایە کە ڕۆژ بە دوایە وتی مامۆستا من ئەوە باید زووتر سێرم کردایە یەکێکی تر لە مەسەل لەو کارکتەرانەی کە کاری لەسەر ئەکرات بەڕاستی کارکتەرێکی چۆن بە فیمێڵ بوو ینی ژن بوو کە کاریان لەسەر کرد وتیانی من نەمانزانیەوە بە و شێوازە ئەدەبیاتە بەنی بەیان بۆمبا هەمانە تا
زەمن درێژ بێت تا لە ژیانە ماوە مەسە کارکتەرێک بۆ ڕاستەکە لە ئەدەبیاتی دەوری دووەم و سێمیە بوو بەڵام ئێمە کردمان بە پاڵەوان بەڵام ئێمە هێنامانە پێشەوە ئەمانە زۆر گرنگە ئەوە کەوتۆتە سەر ڕۆشنبیری مەسەلە و کەسێکی ڕێنوێنی ئەو گروپاکە یا ئەو پۆلەکە ئەو شوێنەکە کارکتەری زۆرمانێ هەتا کە کاتی هەڵیواسین بەشەکانی تریان ئەمانە چیان ڕاستە ئێمە بینیوان بەڵام ئەمانەت بەچی بەناوبانگن بەچینن ئەمە زۆر گرنگە بەوەستا من ئەوەندەی خوێنەری کۆمیک و بینەریم کارکتەر هەر دروست کراوە ئیشەکەی ئەوە زۆر تازەیە هەرچەند ئەمەوێت بۆ نمونە تەوەقعی ئەوە بکەم کارکتەرێک دروست ئەکەن بۆ کۆمیک و نەشبێت یان هەبێت و چ دەورێکی ئێنە چ شتێک هەیە پێمان بڵێ ئێستا یەکێک لەو شتانێکی ئێستا ئێمە لێوەمان کردو هەر یەکێک لە کارکتەرەکان هەوێنن بۆی چیرۆکی خۆی بگێڕێتەوە بە تەنز بگێڕێتەوە چۆن ئەمان کارکتەری زۆربەی ئەمە کارکتەری تەنزن بەڵام کەوتوتەوەی کە ئایا ئەمانە ئەتوانی ئەمە سیناریۆکەی بۆ بنووسین بۆی کە چیرۆکەکە درێژە پێ بین بیکەین بە موڤ یا موڤی فریم بای فریم ئەگەر کار بکەین زۆر ئاسانی ئەمە لەسا بنمونە لەسەر کارکتەرێکی مەسا ئەحمەد سالارەگە کار بکەین لەسەری زۆر ئاسایە مەسە کارکتەرێکی ئەو لە تەمسیلەکانە وەرگری چەند تەمسیلێکی وەرگری بکرێتە کۆمیک و تەکنیکی تازە بەکاربێنی نەگە و تەکنیکە مەسە کلاسیکانە بۆ لە بەرەوەی تەکنیکی تازە ئێستا هەیە تەکنیکی سلک سکرینکە ئێمە ئیشی لەسەرەکەمە بەردەوام ساڵانە ئیشەکەین من پارساڵ لەسەر کارکتەرەکانی خۆیان خوێندکارەکان خۆیان کارکتەر بوون تۆ ڕۆژانە چیت بەسەریەت کۆمیک ئەمەیە کە هوەری گەڕانەوەی ڕۆژانی خۆتە مەسە خوێندکارمانە بۆ ئێمە مەسەڵەن بە سێ پازیە بۆیە دابەزین لە لای من ئەوی دابەزین لە لای من وشەیەکە بەردەوام پێمەڵێن بۆیە ئەمە گرنگە بەڵام کاڵی دابەزین شتم بیرەکەوێتەوە کارکتەرێکی ترمەوتم خۆتیم کە خوێندکارێکی تر وشەی ئەو بەکارێنەکەم بە بەردەوام برسیمە تۆ ئەمە توانی بکەی بە کۆمیک خۆ بکەی بە کۆمیک کارکتەرێک خۆ بکەی بە هیرۆیەک یعنی ئەوەی کە تۆ لەگەڵ ئەو بابەتە سایکۆلۆژیانی خۆتا چۆن ئەتوانی هونەرکەی ئەم تەکنیکە و زایدەن ئەم بابەتە زۆر ئیش لەسەر ئیشی ڕۆژانی خۆیانەکەن و هونەر هەرەوە نییە کە لە مۆزەخانە و گەلەرێکانە پیشان بدرێت هاتوۆتە ناو ژیانی هەمومانەوە و ناو ژیانی ڕۆژانی شۆمەتان لەسەر تیشێتەکەی خۆمان پۆرترێتی خۆمان بۆ تەکنیکە کۆمیکە بکەین هەتا کەسێک بینی خەندەیەک بکات هەتاوی کە بتوانی بیبێتە ماڵەکانەوە سود لە میدیای نوێ بینێ مامۆستا بە بارکۆدێک بینینێکی ڕاستی هەرکە خستە سەیری پێت بڵێ کاکەوە من فڵان کەسم و ئاواکەم و لەمە دوواتان بزەبەوە توانی مەسەلا ئەم بابەتانە لە زۆر شدا هەتا ئێمە وای کردو ئەم تەکنیکە کە چۆتە ناو فاشیۆنەوە چۆتە ناو دیزاینەوە کە ئێستا هونەرێکی تازەیە هەتا بەشی بۆ ئەکرێتەوە کاری لەسەرەکرێت میدیای نوێیە زۆر ئاساییە چێتە سەر و بابەتانەوە سپاس بۆ هاوڕێیانی پرتکامێرە